کردووە لەو موچەی کێرستا هەتا مانگی حسەیەکی بۆدان لەوە ئەی بەخۆ داخەوە ئێمە کامڕۆ لێرە کۆبوونێتەوە مەعاناتێکی زەحایەیەکی نەتەوەیە کە دەبوو سمبول و ناوبانگی خۆی هەبێت بەڵام ئەوەی کە ئێستا ئێمەی کۆ کردوێتەوە لێرە منحەیەکە براوەتەوە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی کە بۆ ئەو منحەیە تەنها پێویستیاتی چارەسەری ئەگەر بەشیش بکە لە حاڵەتێکی ماگانەدا بۆ وەرگرتنی چارەسەرە لە ئاستی پێویستی بەرکەوتانی چەکی کیمیایی چونکە بەڕاستی ئێمە ئەوانەی کە بریندارن ئەوانە یعنی لە نزیکەوە دکتۆر و پسپۆری تایبەتی خۆمان دەزانێت لە چ حاڵەتێک و ناڕەحەتێکی ژیانداین بەردەوامێمە لەژێر چارەسەرداین بەپێی ئەو بەرنامانە و بەرنامی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان بردووە بۆ بڕینی منحەکەش لە پای ئەوەی کە فەرمانبەرێک ئەگەر ئەو منحەیە هەبێت ئەوەی منحەکەی لێ بڕێتەوە ئەوەیشی کە وەری گرتووە لە مانگی حوتی 2021ەوە دەبێت بگەڕێنرێتەوە ئەمە حاڵەتێکە بەڕاستی هەمومانی هێناوەتە دەنگ پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاوی ئەو بارگوزەرانەی بەرکەوتانی چەکی کیمیایی لەبەر چاو بگرێت لەبەر ئەوەی قرساییەکە لەسەر ژیانی ئێمە لە کاتێکدا ئێمە پرسیارێک لە سەرۆکایەتی حکوومەت و لە بڕیاردانی ئەم قەرارە و یان لە جێبەجێکاری لیژنەی چاکسازی دەکەین بەرکەوتەیە کە کۆچی دوایی دەکات بە پێی راپۆرتی پزیشکی بە پێی دیاریکردنی هۆکاری کۆچەکەی کە بەرکەوتەیەکی چەکی کیمیاویە دەچێتە لیستی شەیدانەوە لە ژیاندا هیچ سوودمەندێک بۆ خۆی ناگەڕێنێتەوە بەڵام لە دوای مردنی دەدرێتە خانەوادەکەی یعنی وەکو شەیدێک باشە ئەم خزمەتیە کە پێش خۆی یعنی پێش مردنی بۆ بەخۆی نەبەخشرێ بۆیە ئێمە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاوی باری تەندروستی بەرکەوتانی چەکی کیمیایی بگرێت چونکە ئەگەر ئێمە بخرێن هەژێر چاودێریەوە یعنی بەڕاستی پێویستیاتێکیەوە زۆر لەوە زیاترمان پێویستە کە ئێستا لە بەردەستمانایە بۆیە داوا دەکەین بە هەر جۆرێکەیە چارەسەری ئەو گرفتە بکەن و ڕەچاوی باری دەرونی و تەندروستی برینداران بکەن و لە ئێستاشدا ئێمە هەر یەکێکمان لە ناڕەحەتی ئێستامانە کە لێرن لەوانەیە ئەمانە باشەکانمانی بەڵام هەمانە ئێستا لە ژێر ئۆکسیجیندایە حاڵە حاضر نەخۆشمان هەیە لە هەولێرە لە ژێر چاودێریدایە. بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی کاروباری شەهیدان وەزارەتی تەندروستی ئەمڕۆ وەک قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە بەردەم نەخۆشخانەی بەرکەوتوانی کیمیاباران بە مەبەستی دەربڕینی هەڵوێستی کۆمەڵەکەمان و قوربانیانی کیمیاباران لە هەڵەبجە و لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان پەیامێک ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکان دەکەین بە مەبەستی پیاچوونەوە بەو پرۆژە یاسای چاکسازیەی کە لە پەرلەمانی کوردستان بەداخەوە تێپەڕێنراوە بەبێ ئەوەی ڕەچاوی قوربانیانی کیمیاباران بکرێ بەپێی ئەو پرۆژە یاسایی کە لە پەرلەمان دەنگی لەسەر دراوە و ئێستا حکوومەت قۆناغ بە قۆناغ جێبەجێیەکات بەرکەوتوانی کیمیاباران ئەوانەی کە مامۆستان کارمەندن هەر موچەیەکی تریان هەیە بەپێی ئەو پرۆژە یاسایە منحەکانیان دەبڕێت بۆیە ئێمە وەک کۆمەڵی قوربانیان و بەرکەوتوانی کیمیاباران ڕووی دەمان دەکەینە جەنابی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان لەو سەردانیان بۆ وەزارەتی کاروباری شەهیدان کە بەپێی پێشبینەکانی ئێمە سبەینێ جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزارەتی کاروباری شەهیدان کۆ دەبێتەوە ڕەچاوی ئەم داواکاریە قوربانیانی کیمیاباران بکات ئەو یاسایە جێبەجێ نەکرێت هەتا ئەو پرۆژەیە بچێتەوە پەرلەمان و ئەو خاڵەتیا هەموار بکرێت چونکە بەڕاستی ڕێزگرتن لە قوربانیان و خزمەتکردنی قوربانیان بەم شێوە نابێت تەنها ئەوانە بە دەرکراون کە موچەی شەهیدانیان هەیە ئەگەر کەسێک مامۆستا بێ فەرمانبەر بێ چۆن منحەی و موچەکەی خۆی بەکاربێنێ بۆ چارەسەر بۆ خۆی بۆیە ئەم پەیامەمان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتە معنیەکان دەکەین و تەمەناکەین بەدەم ئەم داواکاریەوە بێن وەگەرنا ناچارە بین قوربانیانی هەڵەبجە و بالیسان و شوێنەکانی تر لە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەڵوێست بنوێنین.